بەڵێ کەسێک لە پێش ناوبڕەکەەوە لە دڵی خۆیان بڕیاری یا لەوەی کە ئایا کۆمسیۆنی باڵای هەبژاردنەکان کە بێلایەنە یاخود بێلایەن نەبووە ئەو لە دڵی خۆیان بیرەکاتەوە بە ئێمەشی ڕاگەیان ڕەنگە بە دڵی خۆشی نەڵێت وەکو چۆن شێرکۆبێ کەس لە شعری گۆڕستانی چراکە ناڵێت نەوەکو دڵم سبینێ خەبارێکم لێ بعد ڕەنگە ئیش لەوە بترسێت کە سبینێ دڵی خەبەرێکی لێنایەت کە ئایا کۆمیسیۆن توانیوێتی بێلایەن بێ یاخود پەیوەندیە بووە بە لایەنەکانەوە. ئێمە بەرداوامین لە بەرنامەکەمانە ئێوەش لەگەڵمان نابن. بێلایەن بوو. بێلایەن نەبووە بوورە. بێلایەن نەبوو. ناخێر. بێلایەن نەبوو. ناخێر. بۆچی بێلایەن نەبووە؟ چۆن هەستەکەین؟ لەبەرەوەی کە دەسەڵاتی دینی دەسەڵاتی تێدایە شایەکی خۆیان هەر نەبیندا قسە دێنن چۆن پێ بڵم بۆ پرسەکان دەستی تێدایتر شتێکە دەستی تێداوێت نامێ ڕاستە خۆ باسیکەم ناتێ بەڕاست دڵی خۆت دەبێ بمێنێتەوە چۆن نەژمێنێتەوە نابێت شتەکە وا دانراوە تۆش لە دڵی خۆتە ناتوانانی بڵیان ئەوە تا ئەڵی نەخێر بێ بێلایەن نەبووە هەر سەر بە دوو حیزبی دەسەڵات هەبووە ئەوە یەکێ لە پاردی یەکێ لە یەکێتی ئەوە بە هەردوو لایەن هەر کراوە ئەوە شتێک نییە کە بڵێ وەڵا بێلایەنە هەر بێ شتێکی ئەبێ شتێکی دەسەڵاتداری تیا بێت وەکو کۆمیسیۆن ینی ئەوەی کە ئەوترێ و بەرژوێی ئێمە ئەکەوێ ینی هیچ بێلایەنیشی تیا نابینیت کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان بێلایەن بوون ینی تەماشاکەی بارەزووی خۆیان ینی چۆنیان بێ ئەو ڕقەمانە ئەو قیاسیانە بارەزووی خۆیان دانێن بێلایەن نەپاراست نەیپاراستووە هەست ناکەی بێلایانی پێوە بێت وەڵاهی بڵێم چی هەر بێلایەن بوونەوەن کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان بەڵێ بێلایەن بوون خۆیان نازان هیچم پێنێ قسە لەگەڵا بکەم خۆی ئەزانشی هیچ بەڵگەیەکە پێ نییە بەڵام خۆی دیارەکە ئەوە لە سا 85 کۆمیسیۆن بێلایەن نەبوو بە هەستکردن بەڵام تریکۆی کە خەڵکیش باسەکەەوەی نەکات لە سا 85 جاڵە بێلایەن نەبوو وەکو من بە بێلایانی دانێ بەخوا ڕاستی پێ بڵێمەوە لەبەر ئەوە نییە هەموو شتێکەوە لە عالەم ئەبێ غەشی تیاابێ ئەمە پرسیارەکەی ئێمەیە بەڵێ کۆمیسیۆن بێلایەن بووە لە پرۆسی هەڵبژار کەس ناڵێتەوە بێلایەن نییە بووە ینی سەر بەلایەن نییە بەڵێ تا چەنە کەس دەکەی ئێستا لە هەڵبژاردننی ئەم جارەیە لایەنەکان و تەرازویەک ڕاگیراوە لە نێوان لایەنەکانە یاخود تەرازۆکە هێشتا باری لەنگە و باڵێن سەنجی مەحەق نییە من پێم وایە تەرازوەکە زۆر لەنگە یعنی من بۆ خۆمم بەیانەیە گوێم لێ بۆ تەحلیلێ بۆ شتەکانم کرد هەر نەچمە ناو حیزبە دەسەڵاتەکانی کە پێشتر لە حکومەتا بوون لە بینی بزوتنەوەی گۆڕان و لە بینی یەکگرتووی ئیسلامیە ئەگەر هەردووکیان کە ئۆپۆزیسیۆنن ئەمیان کاتێت ناوەکان کە هاتووە و دەنگیراوە پاشان کە تەوزیع کراوە بەسەر 9522 یەکگرتووی ئیسلامی 9,565 بەرکەوتووە بەڵام دەنگەکانی گۆڕان کە تەوزیع کراوە بە سەریانە بەریان کەوتۆ 24,420 یعنی 81 دەنگ من بەڕێی من 81 دەنگیان لە هەر تەزویری تیانەکراوی 81 دەنگیان دەرهێنا و خواردویانە بۆ شوێنێکیکە بۆی نەگاتە سەر 24,501 کە حەقی خۆیەتی کە 25 کورسی وەرگێ دەتوانی بڵێ ئایا خەریتەی سیاسی ئەم وڵاتەیە گۆڕانکارێکی بەسەراتوە ئەگەر تەماشای خەریتەی سیاسی وڵات بکەین لەگەڵ 92 هیچ جیاوازیەکی نییە لە 1970 مەرج بوو بۆ ئەوەی لایەنەکانی تر لە غێری یەکێتی و پارتی دەنگ بەدەستبێنن بچنە پەرلەمانی کوردستانەوە لە ساڵی 92 بەڵام ئێستا ئەم لە 1970 نەماوە ئەبینی ئەو لایەنانەی ئیسلامی سۆسیالیست ئەمانە هەموو کورسیان هەیە یعنی ئەگەر تۆ تەماشای بەراوردێ بکەی لە بینی کورسیەکانی یەکێتی و گۆڕان بە مقابلی کورسیەکانی پارتی جیاوازێکی ئۆتۆ نابینی لەبەرەوە خەریتەی سیاسی لەم وڵاتە تا ئێستا بە تەواوەتی نەگۆڕاوە هاوسەنگ چۆن ئەکرێتەوە ینی حەلی ئەم وڵاتەیەمە بتەوێنێتەوە یەک شتی تایە کەس احتراف بە کەس ناکە ینی تەماشاکە ئێستا لەولاوە پارتی 38 کورسی هێناوە خۆی بە بەتەڵی ساحەکە ئازانێ بەڵام یەک شت حەلی ئەم وەزعاکە حکوومەتێکی بن کە فراوان هەموو لایەنەکان وەکو برا بەشدار بن ینی کارێکی وا بکەن خزمەتی ئەم میلەتە بکەن لەبەرەوەی میلەت سیقە و متمانەی پێیان هەبێ ینی تۆ تەماشاکەی چەندەها جار هەر بەڵێن ئەدرێ و خەڵک دەنگ ئەیە بۆچی ینی بۆچی ینی بۆ خۆشگوزەرانی ئەم خەڵکەیە هەستێکی خەڵک
تەنها خۆشگوزەرانی یاخود ئەوێت ئەو لایەنی کە خۆی بەدڵێتی گرەوەکە بەرێتەوە نا بڕوا ناکەم خەڵکمە بەس خەڵکمە بەستی لایەن چی خەڵک بەستی ژیانە من چی ینی چ لایەنێک بتوانێت خۆشگوزەرانی بۆ من دابینکە بدەنگ بۆ لیستەیە بە دوای ژیان ئاگەڕێم. بەڵێ دوو ڕای جیاواز بوو کە ڕای هاوڵاتیان بوو لەسەر کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان تا چەندێک بێلایەن بووە یاخود تا چەندێک نەیتوانیوە بێلایەنی پارێزێت ئەمە ڕای هاوڵاتیان بوو کە گوێمان لێ بوو کە بینیمان بەڵام ئەوەی کە خەڵک چاوەڕێەکە بۆ سبینێ ژیانێکی خۆشە ئێمە واخوازین کە سبینێ بتوانین هەموو لایەنەکان بەبێ جیاواسی ژیانێکی باش بۆ ئەم میلەتە کە میلەتی کووردە بێنەتی تاو کاتە بخواتان سپێنین کاتێکی شاد لە بەرنامەی داهاتوی تێبینەوە خواتان لەگەڵ